نووسراوێ بکەن بەم شێوەی خوارەوە عێراق ئێمە ئامادەین کۆی نەوتەکە بدەین ئەو 50,000 بەرمیلەش دەین سیستەمی سوتەمەنی هەرێمی کوردستان وەکو شارەکانی تری عێراقی لێەکەن بە بەنزین بە گازوایل بە نەوتی سپی کە ئێستا بەم هاوینە خۆتان زانین نەوتی سپی 250,000 بۆیە لێرەوە داواکەین لە وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەنجومەنی وەزیران نەک داواکەین پێویستە ئەگەر ئێوە ڕاستەکەن دەتانەوێت کێشەی سوتەمەنی چارەسەرکەن ئەم بارگرانیە لە کۆڵی خەڵک بکەنەوە ئەبێت ئەم نووسراوە بکەن بێ زەحمەت یەک بیانووی منطقیمان پێ بڵێ زیاتر لە مەشەڵێم تەنانەت وتویانە وتیان ئێمە پاڵاوگەکانی هەرێمیش خۆی بەکارێنینەوە واتە ئێستا لە کار و لاناس نایپاڵێوی عێراق نەوتی خامەداتە و پاڵاوگانە پارەی پاڵاوتنەکەیان نەداتێ بۆ نمونە بەرمیلێ $7 $8 منتوجەکەیان لێوەرەگرێتەوە بەنزینەکە گازوایلەکە نەفتەکە بەسەر خەڵکی کوردستان دابەشێکات چی لەمە باشترە بۆ خەڵکی کوردستان ئەگەر ئەمە نەکرێت کەواتە یەک ئامانجەیە ئەوەیە کە بەنزین لەسەر خەڵک گرانکەن دوو پاڵاوگە و چەند شوێنێکی تر هەموو مانگە $100 ملیۆن لەسەر حسابی خەڵکی کوردستان بخەنە جیفانیان ئێستا زۆر گرنگە ئەیانەوێت لە بەیانیەوە قەرزی کارەبا وەرگرنەوە تا دەینی ئەزانن چەندێکە 2 تریلیۆن و 224 ملیارە بە 40 ڕۆژوەریکردنەوە لە 150 ئەزانین چەندێکە تریلیۆنێک و 100 ملیار وەرگرنەوە تریلیۆنێک و 100 ملیار زۆر ئەم پارە ئەبێ دانیشین بزانین چی لێکەن ئەم پارە چکە بە خەڵکی شەڵێن نەیدی کارەباکە بڕین بەس بیرشیان لەوە نەکردێتەوە هەیە 5 ملیۆن 6 ملیۆن 7 ملیۆن قەرزارە چۆن بیداتەوە ئامادەش نین بیخەنە بەر پاشەکەوت حکومڕانی وا لە دنیا بوونی نەبووە ئەڵێ تۆ قەرزاری منیە بێ بمدەیتەوە من قەرزاری تۆ نادەمەوە باوەڕ کە حکومڕانی وا لێ کاکە خۆ ئەوان لەوێ نایکەن لێرێت وان تەسیلات کەن